دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی شەو نخۆنانە بەردەوام لە هەوڵ و هیمەتی دابینکردنی ئارامیان و ڕێگریکردنن لە هەر کەسێکی تاوانکار بێوێت زەرەر و زیان بە هاوڵاتیانی شارەکەمان بگەێنێت. ئەمەی کە لە بەردەمتانای بینن کەسە بکوژەکەیە کە ڕۆژی هەینی هەستا بە کوشتنی هاوڵاتیەک لە ناو شاری سلێمانی پاش هەوڵی هەڵاتنی و دەرفەتی دەرچوونی لە پارێزگای سلێمانی خۆشبەختانە توانرا دەستگیر بکرێت. لە هەمان کاتا لە هەمان ڕۆژدا هێزەکانی ئاسایشی سلێمانی پاش دەستخستن و وەرگرتنی زانیاری لەسەر بوونی باندێک کە هەڵەسن بە کاری بازرگانیکردن بە کەرەستە و بابەتی ئاسەواری مێژوویی خاک و نیشتیمانی ئەم وڵاتەمان خۆشبەختانەی هێزەکانمان پاش چاودێریکردنێکی ورد و بە دوواداچوونێک توانیان کەسەکان بدۆزنەوە و دەستگیریان بکەن و دەست بگرن بەسەر ئەو کەرەستانەی کە لە بەردەمتانایە کە ئیبینن کە بریتیە لە کۆمەڵێک درا و سکەی مێژوویی لەگەڵ کۆمەڵێک کەلوپەلی تر